طبعا ئەمە سوپاس دەکەین کە بوار دەدەی و دوو جاری تر کردمان خەلەلی تەکنیشەکە ئێمە بووە داوای لێبوردن لێ دەکەین نه بوراوی جمیل با یەکەم بسیار لەوە دەسوکەن ئێستا دوو کۆمەڵی پێشمەرگەی دێرین هەیە بڵێ یەکیان شەش لایەنن یەکەکیشیان پارتی بە تاقیتەنەیە ئەگەر لە بۆمان بازکەی هۆکاری ئەو جیابوونەوە چییە و دەنگۆ هەیە کە لە یەک نزیک چیت ببنەوە کات قادریان من سواس دەکەم بۆ پەیوەندیەکەت با من بۆت ڕوونکەمەوە دوو کۆمەڵەنیە سێ کۆمەڵەیە ئەوەی ئێمە کۆمەڵی پێشمەگەدینەکانی کوردستانە پێک هاتوون لە حزبەکانی یەکێتی گۆڕان شیوعی زەحمەتکێشان کۆمەڵی دادگەری حزبی سۆشیالیست بەڵام بەداخەوە بەبێ ئیجازە بۆی بێەوە ئیجازیان هەبێ یەکێتی نیشتمانی کوردستان مەجموعەیەکی تر خۆیان کۆمەڵێکیان دروست کردووە بەڵام بۆ معلوماتی شت ئەبێ مۆڵەت نادرێت بە هیچ ڕێکخراوێک ڕێکخراویچکەی هاوشێوە بێ ئەو برادرانە مۆڵەستیان نییە ئێستا ئێمە مۆڵەستی ڕستمیمان هەیە کۆنگرەشمان بەستووە مۆڵەتەکەشمان نوێ کردوتەوە ساڵی 2021 لەولا پارتی کۆمەڵی نییە دەستگایەکی دروست کردووە بەناوی دەستگای ئەیلولەوە ئەم دەستگایە بەحساب سەر بە وەزارەتی داراییە میزانیە و بودجە و ئیشی وشوکاری ڕۆژانەیان و خەرجیان و ئەوەیان ئیدا وەزارەتی دارایی لەم ئەخیرا سێ ساڵ لەمە پێش مەجموعەیە پێشمەرگەی گوڵان پێشمەرگەی بەردەوام بوون تەبعاً لە شۆڕشی وڵانی خۆیان ئەڵێن شۆڕشی نوێ ڕێکخراوی چەند دروست کرد بە ناوی ڕێکخراوی تێوخشەرەکانی شۆڕشی وڵان ئەمە پەیوەندیەکی باشیان هەبوو لەگەڵ ئێمە سەردانیان نەکردین سەردانمان نەکردن لە کۆنگرس بەشداریان کرد و وتاریشان بوو وتارەکەشیان جێی ڕەزامەندی هەموو لایەکمان بوو بەڵام چونکە زۆر تەنسیقیان هەبوو لەگەڵ ئێمە سەرەتای ئەم ساڵ ژمارەی پێشمەرگەی هەردوو لامانی کۆمەڵەکەی ئێمە و ڕێکخراوەکەی ئەوان چوونە پەرلەمان احتجاجیان کرد یاسایەکمان هەیە لەوێ یاسای ڕێزەدانی پێشمەرگە لە دەورەی پێشووی هینەوە پەرلەمانەوە تا ئێستا لەوێ و جێبەجێ نەبووە 500 پێشمەرگە ڕۆشن و مەسئولی ڕێکخراوەکەی ئەوانیش ناوی کاک داوەرە پێشمەرگەیەکی دێرینە پێشتر قایمقامی شەقڵاوە بوو دوای ئەوە لە بارگای بەرزانیەوە سێ کەسیان نات ئیمزاریان کردن کە ئێوە لە مۆلان نامێنن بەشێک لە ئەیلول بەڵام ئەو مەسئولەکان قبوڵی نەکرد ژمارەیەکیان ڕۆشن و ئەو چەند کەسی شکیان لە جوبەنە باڵاکەیان نەچوونە ناو جەماعەتی ئەیلولەوە چەندیانەوە بووم برادەرەکەم بینی وتی ئەوانە ژمارەیە مستەشار و ئەمرسلێ و ئەوانیان لەگەڵایە ئێمەش قبول ناکەین ئەوانە ڕفیقی ئێمە بن هاوڕێی ئێمە بن ئەوان وازیان هێنا و سەر دانیشتن مەسئولەکەیان و ژمارەیە لە ئەندەمانی ئەنجومەنی باڵایان لە ماڵ دانیشتن و علاقەیەکیان نییە اینجا ئێمە بۆسی خۆی بۆ لای جنابی کاک مەسعود پەیڕەوی ناخۆکەی خۆمانماندایە ئێمە پەیڕەوکەمانە بێت 3 ساڵ زیاتر پێشمەرگایەتی کرد بێ کە دابڕابێت لە پێشمەرگایەتی نابێ خیانەتی کرد بێ هەر کەسی خیانەتی کرد بێ نابێ بە ئەندام هەر یەک ڕۆژ لە هەر ڕێکخراو لە هەر دەستگایشی ڕژێمی لە گۆڕراوی ڕابردوو نابێ بە ئەندام لە کۆمەڵەکەمان ئەوە پەیڕەوی ناخۆ بە تاکیدمان لێ کردوتەوە ئێستا شەر وا بوو هەر شەش بەکەمان پابەندی ئەو مەرجەی پەیڕەوی ناخۆین یاسای ژمارە 38 ساڵی 2007 خانشینی پێشمەرگە شەر وا ئاڵێ ئەو پرۆژێشمان کە لە پەرلەمان لە پرۆژە ڕێزدەدانەکە دیسانەوە تاکید کراوەتەوە لەوێ بەڵام ئەوان احتیبار بۆ شتانە ناکەن و لای خۆیان ئەو دەستگایان دروست کردو سەر حکوومەتە ئێستا ئێمە بۆ معلوماتت لە 2014 مانگ یەک ئەو 6 ملیۆن دینار بودجەمان هەبوو ئێستا یەک پلچی نەماوە بڕیوانە بەڵام ئەوان ئێستش 5 ملیار دینار مانگانە وەرەگرن 5 ملیار ئێمە 6 ملیۆنمان هەبوو 5 ملیار بڵێ ئێستا ئێمە 6 ملیۆنمان هەبوو 6 ملیۆنەکەیان بڕیوە لە مانگی یەکی 2014 نیمانە
یعنی ئێمە ئەو کۆمەڵەیە کە دامەزرا کاک قادر بمبوورە کە دامەزرا ئێمە وتمان بە ئێمە لە خۆمانەوە لە پێشمەرگە زێرینەکان و ماڵی کورد یەک بخەینەوە بەڵێ هەر لەسەرەوە سازەش بوو داوامان جنابی کاک مسعود ئەو کاتە سەرۆکیارێن بوو کە چین سەردارمان کرد پێمان گوت پێڕەوەکەمان دایە وتی وەڵامی شانازیمە ئەندامی ئەم ڕێکخراوە بم بەو شەوەیە لە پێڕەوەکەدا هاتووە ئێتر وتی لەژنە تەشکیلەکەین بەڵام نەکرا لەژنەکان ئێستا بۆ تەشکیل نەکرد نازانم بۆ ئێمە ئێستا ئەوە ماوینەتەوە بەڵام ئەو ڕێکخراوەی تر هی خۆمان کە دروست بووە پێشمەرگەی دێرینی یەکەتی ئەوە مۆڵەتی حکوومەتیان نییە هیچ ڕێکخراوێکیش نابێت بەبێ مۆڵەت کار بکات بەڵام ئیترەوە کاری ژەکا و لە جاخۆشە و لە دۆکەوە تا گاتە گەرمیان ناوەندیان هەیە و شتیان هەیە بەڵام یاسایی نییە ئێمە حەزمان نەکرد لە ڕێمەوە چێ تەمویلیان دەکەن ئەڵێ ناوەندێک تەمویلیان بکە گەنا چۆن دەتوانن بارەگان ئێمە کەس تەمویلمان ناکە ئێمە کەس تەمویل ناکە بە ئابوونەی خۆمانەژین ئەوان یەکێتی تەمویلیانەکە یعنی ئەوانەی سەرێشە لە پێشمەرگەی دێرین دروست دەکەن پارتی وشتێتین وانە دا کەس خۆیان ئەم بەسەرشەی نازانن خۆیان چیەکەن بیکەن ئێمە قەنەعەتمان بۆ ڕێکخراوی خۆمان هەیە ڕێکخراوی پیشەین و خەڵکی خەباتگێڕ و تێکۆشەر و ئەنموو ئەو سەکردانەی کە لە شار سنگی خۆیان نا بەگولەوە و خیادەی شەڕەکانیان نەکرد و کاری پێشمەرگیان کرد هەموو ئەندامن لەمان و بە ئابوونەی خۆمان هەشت مەقەرمان هەیە کرێت دوسێ مەقەرە تیشمانەی خۆمانە خۆمان هیچ ئیداری خۆمانە بێن بەڕێ و هیچ کەشەیەکشمان نابێ ئەوان شیەکەن بابیکەن ئێمە ڕێگری دەکەس ناکەین چۆن بیرەکەنەوە چۆن ئیشەکەن چۆنیش ناکەن شاویشمان خۆ ئەگەر بکرایە ئەمتێن باەنە باش بوو ئێستا ئێمە تەلەڤیزیۆنێک و رادیۆکمان هەیە بەناوی دێرینەوە لە ناوخۆیەکان لەوێ لای ئەو وەریگرێ لەم وایە یارمەتی ئیجازەمان هەیە خۆی مەفروزە بە پێ مۆڵەسەیە کەدایان پێمان حکوومەت یارمەتێکمان بە مانگانە بەڵام ئێستا ئەوەشمان یار خۆمانی بن بڕێەوە یعنی ئێستا و حکوومەتەی کە بە خوێنی و بە شەونخۆنی پێشمەرگەی دێرین بەدەساتیە مەزەلەن کۆمەچی شەش پێشمەرگەی دێرینی شەش حزبی ناگە دژاتیشتان دەکاتن ئەوە ئابووەکان لە سەرتان یان ئێگە بەفێ ئەو بێت وەداعمی دژەکانیشتان دەکات وەجار چوو وەکو بە خۆت دەڵێ کە ئەوەی لای پارتی کۆمەڵێک لەو جاشو ئەوانە چی تێدایە بەداخەوە وڵی چ وایە بڵێشی بەڵام ئێمە ئیدارەیەکەین ئێمە هەر چۆنە بێ وەخت خۆی لە شاخ یارمەتی موچەشتمان نەبووە نانی خەڵکمان خواردووە و لە مزگەوت تا خەوتوین شەڵیشمان کردووە ڕەفیقێ دۆسێ برادرێ ئەگەر پێڵاوێ یان قەسەجدی بۆ نادوین ئیدارەمان داوێ شەر بەو نەفەسەوە ئیدارەکەین بەڵام یەکشتمان ناخۆشە کا قار بەدەیان کەسمان هەیە لە ماڵەوە کەوتون کە لە سەقەت و کەفتەکار لەناو جیا کەوتون و کەسیش نییە هاوکاریان بکە ئێمەش خۆمان داهاتێ شتێکمان نییە زمانی زوو کە جنابی مامجلال لە ژیان داما بوو هەموو شتێکی بۆ کردین خەڵکی بۆ نردن بۆ عیلاج بۆ ئەردن بۆ ئێران بۆ دەرەوە بۆ شوێنە وایە ڕێزەی گیراو بووین بەڵام ئێستا بەدەیان کەسمان هەیە لە ماڵەوە کە سوکارەکەشیان لێیان وەرز بخۆش لە ژیانی خۆی وەرسە بەڵام هیچ کەسی لێ ناپرسێتەوە نووساوی ژەکەین بۆ هەر شوێنێ بێوەڵام بمێنێتەوە باشە ئەو هەموو قیادەی خۆتان قیادەی پارتی خۆوانە هاوڕێی نزیک خۆتان بوون ئێستا لە دەسەڵاتن ئەوەی دەسەڵاتە کاکە بەتەمای ئەو نین لامان لێ بکەنەوە خۆ من ئێمە ئەوانەی حزبی شوعی و حزبانەکە باسم هەر حزبەکە سکرتێرەکانیشان ئەندام من لە لامان جنابی مامجلال ڕۆمانشاد جنابی مامجلال ئەویش ئەندام بوو لامان کاکۆسەد ئەندامە پەرلەمانتارەکان وەزیرە بەڕێزەکان کۆنەکان ئەوانەی کە پێشمەرگەی دێرن کە ئێستش ئەندام لە کۆمەڵەکەمان بەڵام دەستیان گردوو بە کڵاوکی خۆیان و بانەیبە باشەوانەوە درستێن ئەگەر مەسەڵەن هاریکاریتان بکەن کاکەوە ینی بۆ هاریکاریتان ناکەن قسەتان لەگەڵیان نەکردووە کەوانە باڵادەستن و وایی هانەی تاریخ خۆیانە کە ئەوان گۆز بڵێ قسەمان لەگەڵا کردوون نامم نووسامە بۆ نووسینم بەڕەسمی بەڵام وەڵامی نییە کە دانیشین لەگەڵیانە لەگەڵ جنابی کاک نیشتوان بەرزانی و کاک قوبات تاڵەبانی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران 5-6 دانیشتوین
کێشە و مەشاکلەکە مەسوو بەردەستیان هەر وعدیانداوە بەسەر چاو ئەم حەفتەی جێبەجێەکەی سەر بەسەر چاوکە بووە 5-6 جار چوون داواکاریەکانمان بردووەتەوە بۆ لایەن جێبەجێیان نەکردووە 200 شتێک پێشمەگەمان هەیە موافقەتی ئەنجومەنی وەزیرانیان هەیە وەزارەتی پێشمەرگە وەزارەتی دارایی ئەنجومەنی وەزیران بەڵام جێبەجێ ناکەن لەو کاتەوە دانراوە ئێمە سکاڵاشمان تۆمار کردووە لەسەر کۆمەڵی شت لە دادگای ئیداری سلێمانی دادگای تەبلیغی کردوون بەڵام تا ئێستا نوێنەریان یاساییەکان کەسیشان نهاتووە بەدەم داواکەوەیە بەحسا بەوان دەبێت پابند بن قەڵک ملزەمەکەن بە جێبەجێکردنی یاسا پابند بە یاساوە بەڵام ئێستا ئێمە ئەوان بەوان نەپام بندین بە یاساکانەوە کە پەرلەمانی کوردستان دەری کردووە بەس بات کاک جەمیل ئێوە جگەلەوەی قوربانی دەری نازانم ئەو دەنگی خەلە لە دەنگی منە یعنی ئێوە لێرە نییە بەڵێ دەبێت لای تۆ بێت دەبێت لای جەناب بێت لای من هیچ شوێنێک نییە یعنی خەلەل ببوورە کاک جەمیل ئێوە بۆ خۆتان شۆڕشتان کرد ینی ئەو بەربوومەی هەیە کەس ناتوانێت کۆڵکۆ بەشی شێری بەهۆی پێشمەگەدێرین بووە پرسیارەکە لێرەوە داوەیە ئێستا ئێوە بۆ خۆتان ئەو هەموو حیزبە ئەو هەموو پێشمەرگەدێرینە ناتوانن ئیمکانێتێکی مادی کە مافەشێڕەوەی خۆتانە بەدەست بێنن یعنی هەست پێ ناکەی کەم و کورتی لە خۆشتان هەیە مەسا هیچ پرۆتستۆتان یا هیچ تووڕەیەکتان دەرنەبڕیان بە هیچ شێوەیە لە ئێمە نییە کەم و کوڕەکە ناڕزەکان دەربڕیە ئەو ئەفوکە بمبوورە بەخسەکەم بکەم ئێمە ئەزانین خەڵک ناڕازیە لە هەموو چین توێژەکان بەڵام پێشمەگەدێریندا خەڵک ێسش خۆشەویستە ئێمە بشین بۆ سەر شەقام خۆپیشاندان بکەین فشار بکەین خەڵک یێت شتەکە لە ئێمە دەرەچێ ئەو کاتە دایرە فرمانگە تاڵانەکەن ئەشنە سەر ماڵی خەڵ ئەشن سەر سوپەرمارکێت نەمان بینی خۆی پیشاندان کرات و ترافیکلایەتیان شکان بۆ ترافیکلایەت تەنزیمی حیژیانی خەڵکە بۆی هاتچۆیە بۆی خەڵک ڕووداوی ئۆتۆمۆبیل نەبێ هەر چەندە ئێستا بەداخل ڕوودا زۆرە قەسەخانەیان سووتان کتێبخانەیان سووتان قوتابخانەیان سووتان ئێمە لەبەر ئەوەیە ناوێنین بچینە سەر شەقام و داوای هەندێشت بکەین خەڵ تێکە لە بێت و شتەکە دەدەست ئێمە دەرەچێت کاکە گینا ئێمە ئەتوانین ئێمە چەند ساڵ بەو شاخەوە ئەو هەموو ڕەفیقەمان شەید بوو خۆمان بەشێکمان سەقەت و کەمەندان بووین هیمان ئەتوانین داوای مافی خۆمان بکەین بەڵام لەبەرەوە ئێمە ئێستا ئەو حیزبەکان هەموو مبتلەکاتەکانیان مقڕاتیان کەلوپەلیان حکوومەت فەرمانگەکان بە خوێنی خۆمان ئەزانین ئێمە خۆمان بەخاوەنی ئەزانین بکەم کوڕەکانیشیانەوە نامانەوێ ئەو ڕاتە بکەوێتە بەر شاڵاوی تاڵان و بڕۆ و ئەوانە بەس کاک جەمیل ئێوە بۆ خۆتان لەو ینی ئاوە ئابلۆقەتان لەسرە ئاوە ئیهانە دەکرێن ئەوها پێشمەرگەتان هەیەوا دەمرێتن بە خۆت دەزانی لە ناو ماڵاوا ئەوانەی بکوژی شەیدەکانی و هاوڕێکانتان لە دەسەڵاتدان و دوو پێشمەگە خەباتی بۆ ئەوە نەکرد ئەو سیستەمە ناعەدالەتیە هەبیتن ئەو سیستەمە مافیاییە هەبی تاڵانتیە هەبی باشە ینی ئێوە بۆ کەیتان ڕاگرتووە یعنی نە خوێنی شەیدان ڕێزی لێ دەگیرێ نە زیندیەکان ڕێزی لێ دەگیرێ نە مەبادیئەکانی شاخ ڕێزی لێ دەگیرێ باشەوە ناتوان سەرپەرشتی ڕێخستن و جوم و زۆڵێک بکەن هەر بە خۆتان ڕێگانەدەن مەسەڵەن خەڵک تاڵانی بکە خۆ پیشاندانەکی ناڕزایی بکەن هەر داوای ژیانی خۆشگوزارانی خۆت پێشمەگەیەک بکەیت کە بە خۆت دەڵێ 20 ساڵ لەو شاخە بۆ و کەسی ئێستاکە بنەماڵەی خۆی لێ ناڕازی یعنی بۆ کەیتان هەگرتیە کۆمەڵێک بەرنامەتان هەیە بەرنامەکانی خۆتان پێ بەجێ ناکرێ باشە خۆی ئزیبات نین ئێمە هێزێکی ئەسکەریمان لە دەست نییە بۆی بتوانین دەتوان ڕێک بێخن کاک جەمیل ئەی باشە خۆ ناشکرێ پێشمەگەیەک هەموو ژیانی لە پێناوی خۆشگوزەرانی خەڵکدانا ئەوە زەلیل لێ لە ماڵەوە ئێمە بەرنامەمان هەیە بۆ تۆڵەکردنەوە کاقار بەرنامەکەشمان هەیە کات جاردن هات بە قسەی حیزبەکان ناکەین بەس ئەوە هەست پێ ناکەی ئەو حیزبانە زۆر گیان لەو شتە نییە بە ئاستی ئەوەی ڕۆژێک تووڕێیەکی خۆتان بە شێوەیەکی مەدەنیانەتر دەرببڕێن ئەوە کارەساتە ینی ئابلۆقە لەسەر پێشمەگەی دێرین دانرایە یان ئەوە تا بەرەو مەرگ دەڕواتن کەس ئاوری لێ ناداتەوە لە کاتێکدا ئافرەتێکی لە فرۆش
بۆ شەوێکی سوور بەقەت نەزان برێم چ پەیدا دەکاتن. یعنی ئێوە بۆ خۆتان نێنە سەجادا کاک جەمیل، یعنی بەڕاستی ئەو هەموو شەش پێشمەگەی شەش حزب باشە بەجددی بۆ گلەی لە خەڵک بکەین لە کاتێکدا دەبا ئەنگۆ بێنە سەر خەڵک، لە کاتێکدا دەبا ئەنگۆ بەردەوام بوونا لە بەو ڕۆحێتەی پێشمەرگە هەردا کۆچیتان لە خەڵکی کۆشەر بکرد بە لە نەعەدالەت دیژی نەعەدالەتی بۆ هاتبوونا هەڵوێستان هەبات چکو ئەو بەروبوومەی هاتیە بەروبوومی خوێنی هاوڕێکانی ئێوە و تەمەنی بەهاری گەنجی ئێوەیە. کاقیان ئەوە بە قسەکردن ئاسانە، بەڵام تۆ وەرە سەر ئەرزی واقع مەس بێنێ 2000 پێشمەرگەی دێرین کۆ بکەمەوە لە سلێمانیا چەند هەزار کەس تێ خەڵمانە بێ بە زۆر ناتوانم مەنعیکەم پێی ئەڵم کاکەمە ڕۆڵێ منیش خۆ پیشاندانەکەم لەبەر ئەوە کاکی گیان ئەو قسە بە ئاسان وتن ئاسانە، بەڵام بێتە سەر پراکتیک سەر عەمەلی ناتوانین سەیطرە بکەین. ئێمەش نابێن نامانەوێت بەهۆی ئێمەوە خەڵک بێ تاڵان و بڕۆ بکە لە فەرمانگەکان و لە قوتابخانە پێم وتی خەسەخانە بۆ خزمەتی خەڵکە یا بیست بکەین ئەی ترافیکدایەت چییە خۆش گیانیتیانە گەندەڵ ناکە بەس کتێبخانە خەڵک خێرەمەند ئەم داولۆلا لە ئەوروپا کتێبان بۆ کاتە بۆمان لێ بۆ کتێبخانەکان بەڵ کتێبخانەیان سووتن ئەزانم نەنا لە کارەزوو پەروەردەستە کاک جەمیل بچینە سەر پرسیارەکان بەڵێ بۆ خۆت دەزانی لە شاخ زۆر لەو سەر و جاشت و ئەوانە لەبەرەی دژ بوون و هەیان بوو پێشمەرگەیان شەهید کردی و تەسلیم بوویتەوە ئەنی دوو بەرەو بەرەک بوو خائین بوو بەرەک بوو پێشمەرگە کە تەسلیم دەبەوە بەشێک لەوانە دەڵێن لە ناو ئێوەش هەن. من دەتوانم ئێستا مەسەڵەن چەند نمونەیەکت پێ بڵێم لێرە مەسەڵەن ئەوەی ملازم سعدی تەسلیمی حزبی شوعی کردەوە ناوی هێمن و جێگرەکەی بوون هەردووچەند دەڵێن ئەندامی پێشمەرگەی دێرینی ئێوە وانێ دەڵێن دەگەین بڵێ ناشتیوانی ئەسڵ و ئەساسی نێ ئەوانە ئەندامیندا ئێمە هەردووچیان ئەوە یەکێکیان هێمن کاکیگەن هێمن کەم ئەندامە گوت لەبەر سەری کەوتۆ و نقصان بووە ئەو لای کەمەندامی تێقتی نییە بە ئێمە ئەندامی کۆمەڵەکەمە نییە ئێمە هاوڕێکانی سعد و ئەوان ئەندامی ئەنجومەنی بەڵان لە ئێمە چۆن قبوڵەکەین شتیوا بتران بنەوە بەڵێ جاش شتیوارە لای ئێوە نییە لای ئێمە نا متەحەداکەم قەزا بە قەزا پارێزگا بە پارێزگا ئیدارە بە ئیدارە سەر بەخۆکان حتا ناحیەیەکیش ئامادەم هەر لە گومان لە هەر شوێنە هەیە ئێمە لیستەکەی ئیعلانەکەین لە فەیسبوک بڵاوی دەکەینەوە لە ئینتەرنێت بڵاوی دەکەینەوە یەک کەس بۆ تەحەدای هەموو کەسێکم بتوانێت کۆنە چەکدارێکی ڕژێم کۆنە بەعسیە کۆنە بە هەر شتێک لە ناو ڕێزەکانی ئێمە هەبێ نییە ئەوە لا ئێمە نییە کاکە من لە ڕووداویش باسم کرد ڕانی سێ مستەشار هاتوون هینێکیان بۆ کردوون درەیەکیان بۆ کردوون بەناوی بێتواتەی نوێ باشە خانشین بە لیوە حیمایان هەیە پاسەوانیان هەیە امتیازیان هەیە هەموو شتێکیان هەیە قاسماغا تۆ خۆت ناو بیستوە قاسمی کوێر ئێستا لە دهۆکە قانون دراوەتێ حیمایە دراوەتێ ئۆتۆمۆبیلی دراوەتێ و پارەیە دەنەوە بوو شتێکە دەنێ ئەوە عێراقی بە ئێمە نییەمانە ئەی پارتی من مەسئولیان دەکا کاک جەمیلەوانە پاسیەکە بەڵێ من مەسئولم بەڵێ لە 100,000 ئەندامی خۆمان کە ئەندام لە کۆمەڵەکەمانە هەمووشی تەقاعد نییە 100,000 کەس تەقاعدە خانشینە بەڵام ئەوانیکە ئێستا مامۆستا بووە فەرمانبەر بووە پۆلیس بووە ئاسایش بووە خانشین کراوە وەزیر بووە پەرلەمانتار بووە هەرچی بووە خانشین کراون ئێمن مەسئولم لەوانە ئەوانە تەحەداکەم لە هەموو حیزبەکان بێن یەک ڕۆژ لە تەشکیلکەن ڕۆژنامە نووسێ پەیامنێرێکی ئێوە بڕوا لە شوێنی ناوێکمان باتێ بڵێ ئەوە ئەی دوو ناویاندا بە من کاک جەمیل جارەکەی تریش باسی کرد گیان تۆبزی پێدەگۆ دووبزی یان دووزی وابزام دووزی یەکە حەبیب حەمە تۆپچیە دەڵێن لای ئێواندا من لای ئێمە بکاکی گیان من ئەڵێم تەحەداکەم ئەوانەی لە هەندەرانن لە ئوسترالیاوە تا ئاگاتە کەنەدا و ئەمریکا
تایەتەوە هەموو ئەوروپا تعقیب بکە ناوی سیانی یەک کەسم بەرێ من ئامادەم بڵێم ئەو تاوانەی منە باشە کاک زەمین پرسیارێک ئەو من نازانم ناوەکەی بدەمنەوە ئەو پرسیارە لەو من هات ئەوەی لێبوردین دەکەم بیدە یا توانی بە مەسیژ واتساپ بۆم لێ دوای یا بیدە نە ئاخر ئەوە هیچ نوێنەرتان نییە کۆنجاژ بێ ئێستا نوێنەرتان بێتن لە ئەوروپا مستحیل باب ئەندامیش خوارەوە نیسە نوێنەر ئەها بەڵێ مەلا جەمال چ بووە هیچ تەسلیم نەبوویتەوە مەلا جەمال پێشمەرگەیەکی بەردەوامی پارتیزانی تێکۆشەری ناسراو نەک لە ناوێکێتیە لەنە هەموو حیزبەکانە بەڵێ بەڵێ ئەوە کەسێکی خۆفرۆش هەیە کەسێکی کۆنە خۆفرۆش هەیە لە ئەوروپا ئەو دعای قسە فڕەکانە بەسێ بێسم فتاح و نازانم شێ و کێ و مەلا جەمالەوانە ئەمە مەلا جەمال من سفر و فارێزە حیاتی ئەزانم بەڵێ بەرحاڵ ئێمە نەک بۆ کاک مەلا جەمال لێرە هەر ناوێک هەڵەیەکمان هەبێ پرسیارمان هەیە داوای لێبوردن دەکەین ئەگەر غەدری لێ بکەین بەس ئێمە پرسیارە لەومان هاتیە بەڵێ نابەسەر چاو ئەزانمەوە پرسیارەکەی نادوێسی مەلا جەمال ئەوە خۆی وا بۆ خۆی بەڵێ دەبێت کاک نابڕوا بکە من کۆنتاکتم نییە لەگەڵ ئەو خاوەنی ئەو کەسەی کە ئەو دعایە کردوشتی نووسی بوو ئێمە داوامان سکاڵامان لەسەر تۆمار کردووە ئێستا فەرمانی گرتنی هەیە لە فڕۆکەخانەکان و لە دەواازە سنوورەکان خاوەنی ئەو کتێبەی کە ئەوە لەسەر ئێوە زۆر شت دەنووسێتن کاک زەمین ئەلۆ کاک زەمین هەلۆ بەڵێ مەبەستت ئەو کەسەیەکە کتابە چیە من ناوەکەی وڵای سە لە بیست چوە بە هەر حاڵ ئەوە بی کاک زەمین پرسیارە چکە بکەین کاک ڕاهبەری با من پێ بڵێم شاب کەریم بوو بجات وەخت خۆ منش لەسەر موسی بوو کە ماوەیەک هاتەوە لەگەر مەفرەزە خاسە بۆ و کۆڵی لێ دەکرد کاک قادریان دەنگ دەی بڕێ ئەڵێم ڕاست دەکەی کاک شەهاب منیش لەسەر نووسی کە ماوەیەک هاتەوە هەموو خەڵک تاکی دەکردەوە ماوەیەک سەر بە ئەوە بووە مەفرەزە خاسە بووە بەشداری کرد زەمیر بچینە سەر پرسیارەشکە تۆ جێگرەکە کاک ڕاهبەری سەید ئیبراهیمە وەنیا وایە باشەوە ئەمر قەبزی هەیە لەسەر ئەوەی تۆمەتبارە بە شەیدکردنی مامۆستا هێمن باشەوە چی زراعەتان نەگەکرد من تاقیقم کردووە کاکەگیان ئەو مەسئولی مەڵبەند بووە لە مەڵبەندەکە بووە ئەو کەسەش کە شەهید بووە دوور لە مەڵبەندەکە شەهید بووە ئەڵتەن گولەی پاسەوانی مەڵبەندەکانی پێ نەگەیشتووە بەڵام باشە بۆ ڕۆژێ لە ڕۆژان کتابێ ناکات دادگا بۆ ئێمە بە کاکرا بچێتە بەدادگا یعنی ئەمر قەبزی نییە کاک ئەو سیامەند بە بیستمە بەڵام ئەکرێ خۆ داوای پێ نەگەر کەسێک شتێبکە داوا لە ئێمە کە نەگەدەری پێم بڕوە تا سەر نووسای وە ناتوو بۆ ئێمە تەبلیغی وە ناتوو بۆ ئێمە بەڵێ کاک جەمیل لەسەر ژنانی شاخ دەنگۆ هەیە زۆر کە بەشێک لەوانە گەندەڵی تێدا هەیە بەنمونە ژنی هەندێ مەسوول بەس ژن بۆ پێشمەرگە ژنی شاخ کاتی خارجان من معلوماتم بدەمێ حتا ئەم دقیقەیەش یەکێ بە ئیمزا و بەهینی ئێمە نەبوو بە ژنی شاخ نەداوامان کردووە نەفۆرمان بۆ کەسێ پڕ کردوێتەوە 5,000 کەسیان خانشین کردو بە 6,000 دینار 6,000 دینار بمبورە 6,000 دینار ئەو کاتە 400 دیناری سویسریە کرد بەڵام پارەکە گۆڕاوە لێ هات ئێمە نە بە چاک نە بەخرا پەیوەندیمان نییە بۆ مۆزوع 5,000 کەسیان خانشین کردو بۆ کوژنی شاخ ئێمە پێداچلۆمان کرد کراوە بە 1810 بە هی 8 حزبەکەوە هی 8 حزبەکە 1810 کەس ژنی شاخ بووە کاک زەمین بەشێکمان هەیە ئەفکە بەشێکمان هەیە بە ناوی بەشی ژنانی شاخ خوشکێ پێشمەرگەی دێرینی بەردەوام بووە ناوی هەواڵگەشاوە ئەو ئێستا مەسئولی ئەو بەشەیە لە جانمان تەشکیل کردووە 1810 کەسمان هەیە کە ژنی شاخ بوو بێ
ئەی فاتیمە ئەو و 5,000 کەسا وەکو هەموو ئەو 5,000 کەسا وەکو هەموو گەندەڵەکانی حکوومەتە ئەو کراوە 5,000 ژنی شار باشە وڵی یعنی خۆ کۆمەڵی کۆنی باشە خۆێمە 5,000 نەبوون کاکە لە سەدا 90 سەد بوون ژنیان نەبووە سنگڵ بوون هەندێک ژنی لەگەڵدا بوو بەڕاستی ینی ئەو ژنی شاغنی ئەو پێشمەرگەیە ینی 5,000 گەلێک زۆرە بەرهاڵ وەرە باڵیان ئێزەکەی ئێمە کات 5,000 کەس نەبووین ئێمە لە سەدا 90 سنگڵ بوون ئەو کاتە وایە ئەی کاک جەمیل بازەوە دەکرێت فاتیمان خێزانی بەهجەت کاکەی کە لە شاخ نەبووەوە ڕێکەوتی خوشتین ئەوە با من عەفو بکە ئەوانە بە ماوەل ئەوە بوونە با وەڵامی پرسیارە بم با وەڵامی ڕووکردەوەکە بمەوە با ڕووکردەوە من ئەمە ئەو دوو خوشکە و کچی عیزەت تۆفیق بوون وەستی خۆی سەلەق بوو لە ئەش بەتاڵەکە چون بۆ دیوی ئێران ئەمان کەوت لە کرمان گاتە کاگەزت نەما بوو چون لە کرمان بوو بە تەنزیمی یەکێتی کەشف بوو لە 79 ڕایان کرد هیچ شێکیان دەگەڵ خۆیان نێناوەتەوە هاتوونەسە دۆڵەڕەقە بە بەهجەتەوە بە براکەی بەهجەتەوە بە پەخشانەوە بەڕێکەوتەوە بەدایشیانەوە هاتوونتە دۆڵەڕەقە لەگەڵ ڕەحمەتی عەزیز بەگو ئەوان لێو کاتەوە لەوێ بوون پەخشانیش و ڕێکەوتیش هەردووکیان لەگەڵ براکانیان پێشمەرگە بوون براکەی هێشتا ئەو کاتە تەمەنیشی کەم بوو هەر 16 ساڵ دەبوو هینەکەیان بچووکەیان لەگەڵا بۆ ئێستا حتا ئەو کاتە کە چونەتە دەرەوە پەخشان خان شو کرد بە دکتۆر مشیر دوای فەرچوە دەرەوە بۆ سوید ئێستا جابوونەتەوە ڕێکەوتی شو کرد بە ئامۆزایەکی خۆی کە پێشمەرگەی حزبی شیوعی بوو بە یەک چون بۆ ئەڵمانیا لە دوای ئەنفالەکە ئەوە وەکو ویژدانی سان باسکە من بەو نزیکەوە ئەیان ناسم بۆیە باسی ئەوانەکەم بە گەشایی پێشمەرگە بووە هینی ڕووناکی شێخ پێشمەرگە بووە دڵگیر لە سویدە خێزانی کاکسەری کاکسەلار عەزیز پێشمەرگە بووە نازنین پێشمەرگە بووە ئەوانە لەگەی ئەحمەد بامەڕنی ئەمانە پێشمەرگە بوون دەیانناسێن و لە دەرەوە بوون و واضحن بێدەش لەکانی لا ئێمە ئەوانی وەکووانی حزبی شیوعی چۆن پێشمەرگە بووانە ئێمە پێشمەرگە بوون لە دەرەوە شویان کردووە بە پێشمەرگە بەڵێ وایە کاک جەمیلەڵێن دوو قایمە ژنانی شاخەیەکی وەستا فاروقە کە زۆربەی خاڵەکانیان ینی داخوازیەکانیان جێبەجێ کراوە بەس ئەو قایمەی ئێوە جێبەجێ نەکراوە هۆی چییە؟ کاکە خۆی هەردوو قایمەکە هەمووی بڕابوو بەڵێ بەڵام ئەوانەی بایۆمەسیان کرد بوو ژمارەیەکی کەم بوون ئێستا ئەوانەی دای کاک وەستا فاروق زیاد لە 300 کەسیان لە دوای ڕاپۆرتشویان کردو بە مێردەکانیان ژمارەیەکیشیان لە ئوردوگا بوون ئەسڵەش لە پێشمەرگە نەبوون بەڵام ئەمە حزب بۆیانەکە کاخوبات بۆیانەکە ڕەبتیان بە ئێمەوە نییە بەڵام ئێمە قائیمەی ئەساسی ئەو شەش حیزبە لای ئێمە هەیە 1810 کەسن ینی وا تاالبانی ئەو شتانە دەکە سروش دەزانێت کە ڕاست نیە بەڵێ لە پارەی حزب بەیدا بووە نازانم باوەڕ ناکەم وەبزانە ژنی شاغنین ئێمەش بمان نەوتون ئەو نازانێ بەڵام لە پارەی حزب بەدەیت پارەی یەکێتی لە پارەی حکومەت نایدا بە چ مناسەبە دەیدا یەکێتیش بێ دەبێ عوزرەکی هەبێ وەنێ لە دوای ڕاپەڕین شویان کرد بێ لۆ پێیان دەدرێ ئەو نازانێ وای ئەو نازانێ وەڵا بێ معلوماتمان هەیە بەڵام معلوماتی نادێن چون لێ بەندە پرسیوە بەڵێ کاک هەر لەسەر ئەو شتانە کاک جەمیل بیرتە ئەمن لە دیداری مانجی 6 بۆ بزانم 6 بۆ 7 بوو پێم وتی داوام لێ کردی کە کەسێک بە ناوی کاک لوقمان ژیانی لە هەولێرێ دەستدرێژی کرا سەرکەی کەچی لە بڕی ئەوەی تۆمەتبارەکان بدرێنە دادگا ئەو هەڵات و هاتە سلێمانی تۆ پێ دوت بێتە لای من و چەند جار هات بەلای تووچ بەلای شاڵا و عەلی عەسکەری کەچی دەڵێت تا ئێستا یەکێتی ئاوری لێ نەدایمەوە موچەیەکیشم بداتێ کرێکاری شت با من بۆ ڕاستکەمەوە بەڵێ ئەو برادرانە ئەو لە سجن گرتیان لە هەولێر کاک لوقمان بەڵێ گرتیان دوو کەس بوون بە کەفیلی
سێ کەس بوون بە کەفیلی بە هەمووی کەفارەتی 18,000 دینار 18 ملیۆن دینار 18 ملیۆن دینار کەفارەتی لێ وەرگرتووە دوای ئەم ڕای کرد کەفیلەکانیان گرت پارەکەیان دەسەندن یەکێکیان برای حاکم سابیرە یەکێکیان زاوایەتی پارەکەشان دەسەندن ئەم کتابم کرد بۆ کارگەری مەکتەبی سیاسی بە تەلەفۆنیش لە 12 تەلەفۆنم کردووە خۆشی ئەزانێت دوسێژە نادوو بۆ مەکتەبی سیاسی بەڵام تا ئێستایشی بۆ نەکراوە ئێمە کاڵین لێمە ناپرسێتەوە پێشمەگە دیلەکە و یەکتمەشان ناکرێن ئاوایە منعانەتمە زۆرە بەڵام من حەز داکەم بچمە قوڕایی یەک بە یەک ناوی هەموو قسە بێنم بەڵام ئەوە تۆ جەنابەت باست کرد کاک لوقمان هەروەها لە تەلەڤیزیۆنی وەختی خۆی دەرکەوت قاڵای کرد بەڵام هیچ لە باسیەوە تاوانبارەکان بگرن ئەویان زیندانی کرد و بەڕێوەبەری پۆلیسی هەڕەشەی لێ کرد بە قسەی خۆی نانە کێشەکە لەوەدا ئەنی کاک جەمیل ئێستا پارتی وا مامەڵەی لەگە دەکا بەس ئەوە پێشمەرگەیەکی خۆتانە لەولا دوای ئەو هەموو خەبات و قوربانی دانەی کەچی ئەو تاوانە گەورە لە بڕی ئەوەی تاوانبارەکان بگیرێن ئەو هەڵاتوە هاتۆتە بەردەسەڵاتی یەکێتی نیشتیمانی ئەڵێ ئەجمەلای شاڵاویش ئەڵێن بەس بەدەست پاڤێلە پاڤێلیش بە کەس ناچیرێ باشە بە جددیمە یعنی ئەوە چ ویجدانێکە یەکێتی نیشتیمانی کوردستان هەیەی نەتوانێت دەست لە بۆ پێشمەرگەیەکی دێرینی خۆی کە من دڵنیام هەیە لە کاک لوقمانیش خراپترە بەزەوە کەیسەکەی کەتە ناو میدیا بەڵام ئەو کەیسەی لەقمان زۆر لە هەموو شتێک گەورەترە من لە خۆشی لە کورساس و لە هەولێریش لە کۆنگرێکی فرۆژنەمەوانیان باسم کرد ئەوە تعداد دەرەجیە بۆ سەر هەمومان بۆ سەر هەموو خێزانەکانمان کشێکی 7 ساڵ سێک زەلام دەستێری تەکسی بکەنە سەری من بێژێک لە نامەکان کە بۆ منووسیەوە خۆی زانێک لەقمان تەلەفۆنیش بۆ کاک شەڵاب کردووە چەند جار بۆ تەلەفۆن بۆ کاک ڕزگار عەلی کردووە پێم وتون ئەوان ئەڵێ دەسەڵاتی ئێمە نییە و دەیتر ئەوانیش بەسام نازانم نادویان یان نادووە نازانم بەڵام هەرچی گرەیە بکە حەقی خۆیەتی ئەوەش کاک جەمیلە لەسەر هەندێ مەسەلەن هەندێک پێشمەرگە هەن مەسەلەن لە سەردەمی بەعز ئەفسەر بووە بەڵام ئێستا بەپلەی ملازم ئەوە نائب زاپت تەعین بووە بەنمونە ملازم بڕوای حزبی شوعی بەڵێ گوێ لێمە کاک جەمیل بەڵێ ئەوەی ئەفسەر بوو بێ لە حزبی شوعی لە پێش ڕاپەڕین بە 3 ساڵ پێش ڕاپەڕین هاتبێتە دەرەوە حەزەکە قایت فرقەش بوو بێ هاتووە بۆ پێشمەرگە ئێستا خانشی نەکرێ ئێمە حسابی ئەوە ناکەین پێشتر ملازمە وەر بووە زابط بووە نەبووە ئێمە حسابی ساڕانی پێشمەرگایەتیەکە یەکەین چەند پێشمەرگایەتی کردووە بە پێ ئێستێقاقی ساڵەکەی خۆ ناکرێت یەکێ 3 ساڵی کردبێ و یەکێکی لە 76 پێشمەرگ بەس ئەوە شەهید بووە کاک ئەوە 3 ساڵ زیاتر شەهید بۆ شەیدانی دایێمە نیە ئێستا شەیدانە وەرەگرێ بەس شەیدانەی قەزم ئەنگۆ دەبێت دیفاع لێ بکەم لازم سیروان ئەوە یەکێتی بووە بەس لازم بڕوا شوعیە هەردووچیان مەسەلەن لە سەردەمی کۆن ئەفسەر بوونە شەهید بوونە ئێستا بە نائب زاپت تەقاعود بوونە بە موچەی شەیدانە وەرەگرێ بۆ خۆت دەزانی دەیان کەسیش بە لیوە تەعین بووە کە حەقی نائب زابتیشی نییە ئەوە دیگە لە جاش و استخباراتەکان کە بە خۆت دەزانی زۆریان تەزویر و یعنی بە پێشمەرگەی دێرین تەقاعود بوونەوە یان شەهیدانەش وەردەگرن خۆمە چەند مەفرەزە خاسەیەکی هەولێر هەن عومەر حەسەن بوو فارس کەریم ئەوان هەموو دەڵێن موچەیان هەیە لای پارتی بەنمونە بە پلەی بەرزیش باشە تۆ بۆ تەلەفۆنە ناکەی بۆ برادێکی پارتی ئەوانەی پێ بڵێ هەمووی وایە من تایید دەکەم ڕاستە باشە من هەوڵ دەدەم بەس ناگیرێ کاک تەلەفۆن بکە بۆ کاکەمال کەرکووکی حەزی لێ قسە بکاویش چێ کاکەمال کەرکووکی وەڵای بە هیوام جارە قسەم لەگە کرد زۆر بە دڵەشی گەورەوە خۆی کرد بەس ئێستا جوابم ناداتەوە ئایتر نازانمە دوسێ جار هەوڵم لەگەری داوە نازم بە هیوام گوێ لێمان بێ و تەلەفۆنی بۆ دەکەمەوە جوابێ و پرسیارانە مامداتەوە چۆن دەکرێ و مەفرەزە خاسانە کە دەستیان سوورە بە خوێنی دەیان شەهید یعنی ئێستا پلەی بەرز شەیدانیان بڕێتەوە دەیان پێشمەرگەوەکو ئەو دوورەکانێ باسم کرد شەیدانەی بکوژی مامەڕیشەیە سەد ماشکی سێوەندەوەی مامەڕیشەیە وایە ئەوە نمونەیەک لە نمونونەکان وایە دەیان لەو نمونانە هەنا من کاگە ئەزانیش وەنە ئێستا وەختی ئەوە نییە
يعني كاتەکە ئەو دەنیە بۆ باوەڕێ بۆ هەبێ کاک جەمیل ئەوەندەش ئەسڵان ئەوەندە شت لە دڵما کۆ بۆتەوە لە ئێستا تا دوو سوێ قسە بکەم تەواو نابێکە دەیە 500 ینی ئەژمان ناکرێت بەس کاک جەمیل تەمەەن دەڕوا ئی هەمووتان وەسی 2 ساڵ تێپەڕی یعنی ئەو خەمە کەی دەیتەقێنەوە بەڕاستیمە یعنی پێشمەگەی من پێم گوتی بەڵام با دووبارەی نەکەمەوە من نامانوێت بۆ ئێمەوە ئەو ڕاتە تەڵام بکرێ بچنە سەر سوپەرمارکێت بچنە سەر فرماگەیەکی خزمەت گوزاری شارستانی لەبەر ئەوە چەندین جا تەلەڤیزیۆنەکان باس پرسیارم لێکرد من وا جوابایمەوە بەس بەدیکەم کو دیفاع لە خۆتان دەکەن یعنی ئێستانگەوەتەگینا بەقوربان تۆ گوێ لە برا بێ خراپ و خراپتر هەیە ئێمە نامانێ و ڕاستە خراپتر بێ خراپ ئێستا بەڵام نامانەوێت دەسایە ئێمە خراپتری بکەن ئەوەی کە پێوە ماوە ئەویش بەفێڕۆ بشێ ئەجینا ئێمە ناترسین من لە چاوپێکوتنی کە شاوتم ئیمامی عەلی ئەفەرموێ من لەم يموت بسيف مات بغيره ژیان ئەوەندە قرس نییە لا ئێمە خۆشەویست نییە لا ئێمە بەڵام هەستکردن بە مەسئولیت بەرامبەر بە وڵاتەکەمان بەرامبەر بە میلەتەکەمان بەرامبەر بەو ممتلەکاتی دەوڵەت و ئەوانەی کە هەیە مڵکی گشتی نامانێت دەزی سەر لە پەنا ئێمە ناتوانین وەکو باسم کرد ئێمە لە سلێمانی وا 2000 پێشمان کۆ کردەوە ئەوان 200,000 کەس جێن خۆ چیان لێ بکەین یەکی 20 بەرەکەوێ بەخوا جەمیل هیچ خۆپیشاندانێکی بە عەبدەی شوبات نەگەیشت بۆ 5,000 ئەگەر نکبەتی ئێوە بێەوە خۆپیشاندام کەم بگاتە 20,000 ئەگەر هیچ خۆپیشاندان ئێستا چۆنە کاکە با من پێ بڵێم وەک وجدانی سان باسکە لە حەبەی شوبات معاش هەبوو تاعینات هەبوو ئاوادانکردنەوە هەبوو بەلاری کەمون لە سلێمانیا 300 کۆمپانیا ئیفلاسیان کرد ئەو خەتەی ئیفلاسیان نەکرد و لەوەژی عەزەمەتیان نابوو 310,000 کەس لە نەتیجەی ئەو وەزعی هات بەسەر کۆمپانیاکانە 310,000 کەس بێئیش بوون چوونەتە ماڵەوە بەڵام ئێستا معاش نییە ئەو کاتە کارەبا هەبوو ئاو هەبوو تاعینات هەبوو معاش هەبوو بەڵام ئێستا ئاو نییە کارەبا نییە غاز نییە خانشین نییە دامەزران نوشتیوە قەرزی بچووک هەبوو ئێستا نییە سلفەی عقار و سلفەی زەواج و سلفەی قەرزی بچووک هەبوو ئێستا ئەوانە هیچی نییە ئەو سەردەما لەگەڵ ئەم سەردەما جابوو ئەو سەردەما معارەزە کردی ناڕازیەکانی ئەوە کارمنەشیوان و بزوتنەوەی گۆڕان قۆستیانەوە ئەجینا خەڵک بە ڕۆزی خراپ نەبووە کوێستا بەس ئێستا بۆ نایکە کاک جەمیل بەس ئێوە ئەو کات ڕاپەڕین هاتن لەسەر وشەی میلیشیا هەزاران کەستان لە هەموو شار و شارۆچکەکان کۆ کردەوە بەس لەسەر وشەیەکی میلیشیا هەر ئەو سەردەمی باشە ینی پرسیارەکە لێرە ئێمە نەبووین پارتی لە هەولێر زێرەبانی هێنایە سەرقەت بەس لە سلێمانی سەرپەرستی دەکرد من باش تاوەکەم نەخۆ پیشاندان کراوە لە سلێمانی نەحیج ئێمە چون داوایەکمان قەیت کرد و دوای ئەو کابرای هات احتزاری هێنای و داوای لەبردنی کرد و لێ خۆش بوون بەڵام ئەوە لەسەر عەبدولواحید قسەی کرد لە بەغا ئەوە لە هەولێر هەرچی زێرەبانی بوو بکڵاوسولەکان و هێنایە سەرجادە کاک جەمیل ینی پێ دوایە پەرلەمانتاری کۆنی گۆڕان عەدنان عوسمان داوای لێبوردنی کرد لەسەر وشەی میلیشیا ئەوانم بە ئێمە نەوتە میلیشیا بۆ چەکداری ئەڵێن کە پێشمەگەی دەرین نەبووە سەر بە حیزبەکان و شەڕیان بۆکەن بەڵام ئەوەی ئێمە من عەدنان عوسمان برادەرمە قسەم لەگەڵا کردووە باسی کرد وتی من لەگەڵ ئەوانم لێو تۆزیقیشیان ئەزانم تۆ ئەڵێی داوای لێبوردنی کرد چێ داوای لێبوردنی کرد ئەو نا کەسیشکە بوو کوڕێکی گەنج بوو ئەو گوتی بڵێ نارتی کردی بڵێ ئێستا داوامان هەیە نارتیەوەی بڵاو کردێتەوە لەم مانگەیە مانگی 12دا داواکای ئەبیندێت داوا کردو بشم بۆ ڕۆژە بدەناوم کاک جەمیلەوەی داوای کرد ئەو حالەتان کردووە مەسەڵەن لەسەر وتەیەکی خاوەڵاتیەکی ئەوایەتان کردیە هیچ داواتان هەیە لەسەر حکوومەتی هەرێم لەسەر جاش و استخباراتەکان جوڵاندن لەسەر جاش و استخبارات نا کاکتە من لەسەر حکوومەت هەمە مجموعەیەکمان هەیە ئەمری خانشینات دەرچووە و فەرمانەکەی جێبەجێ ناکرێت ئەمری 5,700 زەیمان هەیە لە زاخۆوە تا کەدار تا ئێستا جێبەجێ ناکرد 2012ەوە لەسەر ئەوە فەرمانمان ئێشکاتمان کردووە لەسەر ئەوەی لە بەندێکی یاساکە ئەڵێ
ساڵانی پێشمەرگاتی پێش ڕاپەڕین دوو چەندانە حساب بکریان ساڵێ بە 2 ساڵ بەڵام ئێستا بە 1 ساڵ حسابیەکەن و استحقاقی تەقاعدی ئەو کەسەش لێوەرەگرن ئێمە لەشان معاش نەبوو استحقاق تەقاعدی چی صندوقی زمانی تەقاعد کەی هەبوو لەوێ بەڵێ دەسەی شتانە کردومە شکات نەکردووە بەڵێ کاک جەمیل دوایان پرسیار بەڵێ جوگرافی ماڵی تو سنتراڵە یعنی وەکوێ هەموو دەنگە دژەکان پێکەوە کۆ دەکەیەوە بەنی دەتوانی هەرچی دێتەوەیان بڵێن هەرچی دێتە هەورامان بەبێت ناداتن هەر لە قۆناغی سکرتێری کۆنی یەکێتیەوە بۆ ئێستاکە کە هەم پاڤل تاالبانی هەم لاهور شێخ زەنجی دێ وینت خۆ چۆنە لەگەر ئەو جۆت هاوسەرۆکەیان ئەو جۆت بەرپرسە یەکێتی بەڵێ پەیوەندی سیاسی جایە و پەیوەندی کۆمەڵایەتی جایە بەڵێ من عەبدولمەهدی هاتووە کاک نشیروان بارزانی کەسرۆ ژێرێن بۆ هاتووە جەنابی مام جەلال هەزار ڕەحمەتی لێبێ دووجار هاتووە کاک نشیروان و کاقاری حاجی عەلی ڕەحمەتی و کاک سەلار عەزیز و برادەرەکانی حەمەد تۆفیق ڕەحیم و ئەن هاتوون شەویش دام ماونەتەوە لە تەوێڵە کاک کۆستەت هاتووە کاک بەرهەم هاتووە من ئێسش داهزار لەم شەوانی پێشوو کاک مەلا بەختیار هاتووە لەگەڵ مەجموعەیە برادر هەواڵی خۆشەویستم ئەنجا کاک بافڵیش هاتووە و کاک داهور و کاک ئاراز و کاک شیعری وانش هاتوون بۆ ئێرە دوێنێ ژمارەیەکم دابووە خەڵک یەت بەردەوام من ڕەفیقی ئەوانە بووم پێشمەرگە بوون لەسەر دەمی شاق من پەیوەندی کۆمەڵایەتیم لەگەڵ هەموو ئەوانە باشە بەڵام ناکرێتەوە ئینسان بێتە لات حرمەتی نەگریتەوە من ڕۆژ یەکێ تەلەفۆنی بۆ کردم سایتێکی پارتی داور بۆچی هاتوو وتمەرە بابە ئێوە بۆچی ئەشلەوە نەگەورەکەن ئەوە پێوەندی کۆمەڵایەتی برادەرمەوە هاتۆ بۆلام ئەی بۆ کاک نشتیوان باسان تەلەفۆندا مەرەکەزم بڵێن نشتیوان بۆ هاتوو وەلات لەبەرەوە ئەوە قسە گەورەکە من کاک حەمەی حاجی مەحموود هاتووە برادەرانم هاتوون بۆ لە بەردەوام ئەم شەوی میوانم لا بووە مەسئولیەتیشان هەبوو سەرکرداتیان بووە کاک جەمیل ئەڵێم پەیوەندیت خۆش نماوە لەگەڵ کاک پاڤێل و کوجاران و ینی ساردیەکەیەوە بە خۆشت دەڵێن هەتا لە کۆمەڵی پێشمەرگە دێرینەکان ساردیەکت هەیە کەم دەوامەکەی ئەو گلەیە لەسەرە کاک جەمیل من کەم دەوام ناکەم ئێمە لەبەرەوەی کاقارجان بجەمان نییە من ئەچم بۆ ئەوێ بەلانی کەمەوە ڕۆژی 150 کەس ڕاجع دەکەن کەم ڕاجع دەکەن من پارەمان نییە ناچار کاغەزم چم زۆر جار ناچارە بم بۆ دەوڵەمەندێکی دۆست و ناسرام و لە بازرگان نیشتوان پەروەر هەن کاغزیان بۆ نووسم ئەڵێم بەڵکو یارمەتی فلانەکەس بێ وەزی بادی ئەوایە بەڵام دەوام نەکردنەکەی ئەوە نییە ئێمە لەوێ قساسیەمان ئەوێ ئاومان ئەوێ چایمان ئەوێ شتمانە دێم بیدەن بە میوانەکانمان کە تشتی وێن بۆ ئەوێ ئەنجا من ئێستا لە سەیوەڵە خەریکی باخم دوو جێگرم هەیە یەکی چەند کاک هەمەڕشی قەرەداغی چەند کاک ڕێبەری سێبرایمە پێم وتم من لەبەرەوەی ئیشی باخوشتم هەیە باخی تازەم دروست کردووە لە سێوەڵە ئێوە یەکشەمان دەوام کرد من چوارشەمان دەوامەکەم ئێستا ئەوان چوارشەمان ئەوانیش دێن بەڵام منیش لەوێ بم بەیەکەوەی شەکانەکەین زیاتر ئێستا حسابی خزمەت احتسابی خزمەت بۆ سەر وەزیفە ئەکەن زیاتر بەشاکردیان هەبێ نەخۆشە شتێکە من باشە هەورامی لە سلێمانی بەڕێوبەری گشتی تەندروستی هەورامیە مدیری خەسەخانەی جامیعە هەورامیە خەسەخانەی شۆڕش دکتۆر کوڕی کاک جەباریاوەر مدیری خەسەخانەیە بەڕێوبەری گشتی لەوێ نامیان بۆ نووسم کتابیان بۆ کەم قسەیان لەگەڵاکەم بەڵام بەعام لەبەر بێپارەیە ناتوانین هەموو ڕۆژ داوام بکەین ئەجنات داواممان کرد ئەوستا پارەمان هەبوو هەموو ڕۆژێ داواممان کرد بەیان چێ وارش یعنی پێشمەرگەی دێرین و ڕەوشی گەشتە ئەو دەرەجەی ینی ناتوان دەوامکەنەوە کۆمەکێکی بچووکی 100,000 بنمونە بدەن بە خەڵکیان وەڵا 50,000 وەڵا 25,000 ئەی باشە کاک مەسعود بن زمان و سەر زمانی پێشمەرگە و پیرۆزی و ئەوەیە بنمونە کە باڵا دەستترین کەسایەتی ئەوڕۆ لە هەرێم چۆن قبول دەکە ئەو خۆی پارتیڵێن نەکانی خۆیان و پارتیڵێ مناڵ باشە پێ دوای هەموو پارتیش وەزعی هەموو پێشمەرگەیەکی پارتیش وەزعی باش بێ کاک جەمیل بەخوای لە نەکانی مەقرابتر زۆریش وایە چکۆ من نەزانم ئەوانیش هەڵپەرستەکانیان وەزعیان باشە نەک ئەوانەی کە خاوەن مەبادیئەکانی شاخیانن تا ئێستا کاک جەمیل لەمە قسە بەڵێ بەشی زۆریان برادەر من ئەوانەی پارتی لای من دەدڵ دەکەن وەڵا ئێمەش دڵ دەکەن هەندێکیان یعنی ئەڵێن ئەوە نییە خەڵکی هەڵپەرستەکانن وەزعیان باشە ئێمە وەزعمان خراپە
کاک ئەو جەمیل ڕۆژێ تۆ بچە بۆ تەشریف نایەتە بۆ نای بۆ سلێمانی ڕۆژێ پێی دەگەم نەدەوام بکەی کاک جەمیلە من لە بەردەکەی ماڵی خۆم هەوڵی لێدانمیان کوشتنمیان دەرەزم تێ بێمەوە کوردستان من لای خۆم زەمانت دەکەم لە مەتاری سلێمانیەوە حتا دیسان چەند ڕۆژە منیتەوە سیارەت لەگەڵانێرم بۆ هەر شوێنە دەڕۆی کە تویشەوە هەتا بەڵام زەمانێ و لێرە ناکەم بۆ مەتار شوێن تیارەکە دەکەم بە پارێزم بەخوا کاک جەمیل بەغەڵەت تێمان مەگە بەس ئێمە مەجموعەیەکیان وا لە بەرچە ئێستا چۆن کۆمەڵێک کەس هەبوو لە فترەی بەئسوان وێنا کردبوو کاواناوەیە ئێستا لای پارتی و هەتا بەشێک لە یەکێتیەکان ئاخر مەسوولەکان ئێمەیان وەکو دژمنی پلەیەک لە بەرچاوە بۆیە لە ئەوروپا نەکەرە من بڕواوکی کاک جەمیل بەشێکمان لەو ئەوروپا ڕیسک بە حکوومەتی هەرێم و پارتی و یەکێتی دەگەن کە ببنە تیرۆریست بێن ئەمە یەکەم حاڵەت نیمە چارەم حاڵەتە هەوڵی کوشتنمان دەدەن لەو ئەوروپای ئەوزە مەسەلەکە من یەم بۆ ئەوروپا لە هەر وڵاتێگەچم بۆ شارێگەچم 50 کەس زیاتر یە تەقدیم بەکەم شەو میوانی ئەو بم بەڵێ ئەوە دەلالە لەوەیە تو لە قسەی ئەوە دەکەی مەسەلەن لەگەر پێشمەگەی دێرش لە سلێمانی من جمعانەگەر لە سلێمانی بم نەوەیەکم هەیە زۆر حەزی لە باڵم دەوتێر و تووشتی وایە ئەچمە ژێ پردەکە بەبێ چەک و بەبێ حیمایە و بەبێ شتێک دەستی حەوناڵی عمری 7 ساڵە دەستی ئەگرم و ئەیبم تەماشای قاز و قەل و مریشک و کەروێشک و شت دەکەم لەو ناوە دوکانی ڕەفیق و برادەر هەیە چین بە خۆمەندانیشی چایە خۆینەوە و قسەیەکەین و ئەو قەل و قازانە دەکوژیەوە تو ئاژەڵ دۆستیشتی لایەن کوژنەوە نا لەوێ دەفرۆشن نەوەکەم حەزی لە بەڵندەیە حەزی لە سێرتورە بەڵێ ئەڵێ کەروێشێکم بۆ بڕک بۆ یەکم جوشکێکم بۆ بکڕ تا ئێستا چەندین جوشکی بەخێو کردووە لە هەفتەیە و ئەمری هەفتەیە بووە تا گەورە بوو ئێستاش ماون دڵم نایە سەری بڕم چووکە هی ئەوە ئەو بەخیەوە نییە بەڵام بەس ئەوەیە پیاسەی تیاکەم ئەڕۆم بەڵێ کاک جەمیل بشم بۆ معلوماتت دەچم بۆ مەیدانی تەیل و تەواوی وەشتانێ لەوێ ئەچم بۆ بەنجار لەوێ زۆرتر هەیە بەڵام لەوێ کێشەی کورای هەیە پۆڕ هەیە شت هەیە دەیفرۆشن دەچم بەتەبەکان بەڵام من ناچم بەهەڵەوە کەلتورێکە بەس بۆ ئێمەی ئاژەڵ دۆست و ژینگە دۆست لەبار نییە ینی بەڕاستی بەداخەوە تۆلەکە نمونەی جوانی و ئەوەیە کەچی لای ئێمە دەخورێتن کاک جەمیل ئەمە وەختەکەمان زۆرەوە بوو ئەگەر قسێژ کۆتاییم زۆر سپاس دەکەم کام و پرسیارێکمان ئاڕاستە کردی بە دڵەکی گەورەوە جواب بداوە مەمنونت دەبین سپاس دەکەین ئەگەر کا قەدرگیان من سپاس دەکەم هەموو جارێک گوێ لە قسەکانت دەگرم پەیوەندیەکانت لەگەڵ خەڵکە جاری وایدایە و لەگەڵ هونەرمەندا لەگەڵ پێشمەرگا لەگەڵ سیاسیەکانە لەگەڵ کاربەدەستانە هەیە جواب ناداتەوە ئەزارم هەیە دوو قسەکە دوای قەچەکات و ئەی بڕێ بەڵام من خەڵکی وەکی ئێوەم خۆشەوێ ئەڵەخنەم لێ بگرن هەر شتێکم پێڵم لە خزمەتانە با لەڕێی جەنابیشتەوە خەڵکی تر ئەوانەیە لە ئەوروپا هەر شتێکیان هەیە بەرامبەر بە من ئازادن تەلەفۆنم بۆ بکەن ڕخنیان لێمە بێ قسە بکەن هەرچی بکەن بەڕەحەبە سەدر جوابیانە دەمەوە خۆشیانە و تۆ ڕۆژنامەنووسی واجب دەمەیەکە ئێسەیەکەی لا ئێمەش ئامان زمانەوەی کاک جەمیل کە هەوڵ بدەین ئەو بۆڵانە و ئەو ڕەخنانەی لە پشتەوە هەیە ڕوبەڕوو لەگە بەرپرس قسەکەین بەس بەداخەوە ئەوانەی پەرێزیان پاکنەوی دەترسن لە خۆیان بۆیە دادەخەن ئەگەنە هەروە گفتوگۆمان کردیا لەگە دەیان بەرپرسە بووە بە جورئەتەوە کووت و قسەی کردیەوە و لە بەرەوەی پەرێزی خۆی ناترسێ بەس ئەوانەی ترەمو دەزانن کەتنیان کردیە و دیاردەی قێزەوەنیان زۆرە بۆیە قەپات دەکەن بەرحاڵە من دووبارە زۆر سپاس دەکەم کاک جەمیل سپاس بۆ ئەو کاتەی پێت بەخشی کاتێکی خۆش سپاس بۆ جەنابی تو خۆشتیش بۆ تۆ زۆر سپاس خۆش